لە چوارچێوەی دابینکردنی ئاسایشی کۆمەڵایەتی بۆ براکانمان و هاوسنوورەکانمان و هاونەژادەکانی خۆمان لە پارێزگای ئیلام. یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی دووهەمی هاوکاریەکانی لە دەرمانی چارەسەری کۆرۆنا ئەمڕۆ لە مەرجی نێودەوڵەتی پەروێزخان تەسلیم بە براکانی خۆی لە نوێنەرانی پارێزگای ئیلام کە بەڕێزان لە دانیشگای علوم پزیشکی ئیلام هاتوون تەسلیمی ئەوانەکەین و ئینشەڵڵا بتوانین بەشێک لە وەفای خۆمان بۆ براکانمان لە کۆماری ئیسلامی کە هەمیشە پشت و پەنای خەڵکی کوردستان و هێزە شۆڕەژێڕەکانی خەڵکی کوردستان بوون لە ڕابردوو بتوانین بەشێک لەو وەفایە جوبران کەینەوە بۆیان